ڕۆمانی داگیرکردنی تاریکی یەکێک لە ڕۆمانە هەرە دیارەکانی نووسەری کورد بەختیار عەلیە کە لە ماوەی ڕابردووە لە زۆرێک لە کتێبخانەکانی کوردستانە کەوتە بەردیدەی خوێنەران بە خۆشحاڵیەوە لە ئێستا ئەم ڕۆمانە ئەچێتە سەر چەختەی شانۆ و ئەبێتە شانۆی داگیرکردنی تاریکی کە لەلایەن زۆر بەڕێز ئیحسان عوسمان کە بەڕێزیان شانۆکارن کاریان لەسەر کردووە. بەڕێز ئیحسان عوسمان ئێستا ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ منە کاک ئیحسان سڵاوت لێبێ ئەم کاتت باش بێ. سڵاو لە ئێوە، سوپاس بۆ کوردستان کە ئێمەی میواندار کرد، سوپاس بۆ گوێگیر و بینێری کورسات. زۆر سوپاس بۆ بەڕێزت. پێم خۆشە بزانم چۆن بوو کە ڕۆمانی داگیرکردنی تاریکی بووە شانۆیەکی تایبەت؟ بێگومان خۆم خوێنەری نووسینەکانی کاک بەختیارم، تقریبەن هەموو ڕیواکانم خوێندووە، بەڵام ئەم ڕیوای کۆتایی بڵێن داگیرکردنی تاریکی بێژگە لە چێژێکی ئەدەبی، چێژێکی سیاسی و نەتەوەی زۆر گەورەی لە خۆی دەگرێت. بۆیە منش لەگەڵ مامۆستا کەڤاڵ سەدقی بڕیارماندا ئەگەر ئەو بتوانێت ڕۆمانەکە بکاتە بڵێ دەقێکی شانۆگەری و بتوانین لەسەر شانۆی نەتەوەی ئەڵمانی پێشکەش بکەین. بەڵێ کاک ئیحسان، شانۆیەکە چەند بە بڵێن ئەکتەر چایە بەشدارن و چۆن کارتان لەسەر ئەو بابەتە کردووە؟ بێگومان ئیشمان لە دەرەوەی وڵات ئەرک و هێزێکی تری هەیە کە لە کوردستان ئیش بکەیت. ئێمە بێژگەلەوەی دەرد و کێشەی خەڵکی کوردستان دەمانەوەی کێشەی نەتەوەی خۆشمان بین لەسەر سەحنەی ئەوروپا. بۆیە من بە گرنگم زانی کە ڕەڤەندێکی گەورەی کورد و تورکی لە ئەڵمانیا هەیە و ئەڵمانیا و تورکیا بڵێن هاوڕێیەکی دێرینن. بۆیە من بە پێویستم زانی ئەگەر بتوانین ئەم ڕۆمانە بینە سەر تەختەی شانۆی ئەڵمانی و بکەینە گفتوگۆیەکی سیاسی بۆ بێختە سەر ڕۆژەوی ئەڵمانیا. ئێمە دەقی شانۆگەریەکە بە 13 کەس دێنە سەر دەقی شانۆ وەکو ئاکتەر و موزیسیان و بێگومان چەندین کەسی ترش وەکو کاری هونەریمان لەگەڵا. بەڵێ کاک ئیحسان، کارکردن لەسەر دەقی یەکێک لە نووسەرە هەرە دیارەکانی کورد بێگومان ئاسان نییە و چون بتوانیت کە ڕۆمانێکیش بیتە سەر تەختەی شانۆ بکەیتە سەر کارێکی شانۆیی بێگومانەمەش خۆی لە خۆیان کارێکی قورسە. بەڵام پێم خۆشە بزانم گرنگی ئەم بابەتە واتە نمایشکردنی دەقێکی کوردی یاخۆ بڵێم ڕۆمانێکی کوردی لە هەنجەران یاخۆ بڵێم لە وڵاتێک کە لەوانەیە ژمارێکی زۆری کورد لەبێ، بەڵام بەشێک لەو میوانانەی کە یەن بۆ سەری کاری شانۆیەکە لەوانەیە کەسانێکی غەیرە کورد بن و بێن بینەر بن. بێگومان ئەمە یەکەمین کارم نییە لە بڵێن ڕۆمان بکەمە سەر شانۆ. پێشانی سەلمان ڕۆژدی و چەند نووسەرێکی ترشم کردووە. بوو بابەتی ڕۆمانەکەی داگیرکردنی تاریکی نووسەرێکی ئەڵمان هەیە کە پێش تقریباً 250 ساڵ دەڵێت زمان کۆتایی شتە کە لە خەڵکێک وەردەگرن کە وڵاتەکەیان دزی بێت. منش ئەم ڕۆمان دوای خوێندنەکەی ڕۆمانەکە بینیم کە مەترسیەکی گەورە هەیە لەسەر کورد و جینۆسایدێک بەرەو زمانی کوردی و کولتوری کوردی کراوە. بێگومان ئەم ڕۆمانە لەسەر باکوورە، هەتا لە باشوور دەرنەچی نازانی چ مەترسیەکی گەورە لەسەر ئەو بەشە هەیە. و ئێمە ئیشکردنمان بۆ ڕەڤەندی کوردی نییە لە دەرەوەی وڵات، بەڵکو 95% بینەری شانۆەکەمان ئەڵمانن. بۆیە ئێمە قورسایەکەشمان لەسەر ئەمەیە، چونکە تۆ ئەگەر هەتا فلیمێک لە کوردستان یان شانۆگەریەک لە کوردستان پێشکەش بکەیت زۆر هەوڵ دەدەیت کە بتوانی ئیعلامی غەرب یان ئیعلامی ڕۆژئاوا بینتە سەر خەت.
ئێمە لە ناو جەرگی ئەوروپا داینە، ئێمە لە ناو جەرگی ئەو ڕیکلامە و ئیعلامەیە بۆیە ئێمە قرارماندا ئەم بابەتە بێنە سەر سەحنەی ئەڵمانی. بێگومان بەبێ کێشەش ناچێت. من تاکیدم دوای گفتوگوی سیاسی و هونەری زۆر لەسەر دەکرێت. بێگومان ڕاستە پێم خۆشە بزانم کە پەیامی بەڕێستان وەکو شانۆکارێ وەکو دەرهێنەری کارەکە چی ئەبێت، یاخود بڵێم لە ڕێگەی ئەم کارەوە ئێوە ئەتانەوێت چ پەیامێک بگەێنن؟ ڕاستی بێت من قەناعەتێکی کاملم هەیە کە کورد ناتوانێت بە چەک مافی خۆی بستێنێت، یان بڵێم بە چەک بە تەنیا مافی خۆی بستێنێت. بۆیە ئەرکی ئێمەی هونەرمەند و نووسەر چەکی ڕوشنبیری بەکاربێنین و بە تایبەتی لە ئەوروپا کە قورسایی خۆی سیاسی هەیە لەسەر سەحنەی دۆلی. بۆیە من دەمەوێت باش بەم شانوگەریە یان بەو شانوگەریانەی تر لە دوای ئەمەش ئۆپەرای مەموزین هەیە کە دەبێتە یەکەمین ئۆپەرای کوردی. دەمانەوێت شەڕێکی کولتوری بەرامبەری ئەو شەڕە کە دژمنتدارانمان بەکارمان دێنین. هیوادارم سەرکەوتوو بم لەم هەوڵانەم. کەواتە تا چەند گرنگە ئەم کارە ئەدەبیانە جای کاری شانۆی بێت یاخود ڕۆمان بێت یاخود هەر کارێکی تر بێت کە ئەنووسرێت لە ڕێگەی ئێوەی هونەرمەندەوە جارێکی تر بگەێنرێت بە وڵاتانی ڕۆژئاوا و پەیامەکەی ئێوە پیشان بدرێت. بەڵێ بێگومان وایە. من خۆم تەخمین دەکەم ئێمەی کورد لە دەرەوەی وڵات ئەوە نییە کە مزاهرە نەکرێت، بەڵام من تەخمین دەکەم ئەو حکمی سیاسی نەماوە کاتی خۆی کە لە فەرەنسا سارتەر چوو مزاهرەیەک سەرۆکەکەیان وتی نابێ مزارەکە بوەستێنین یان نابێ سارتەر گرن ڕۆشەبیری تێدایە، بەڵکو ئێمە ئەبێت دەنگی خۆمان بەرزکەین چونکە هونەر بڵێن هاوڕێی هونەرمەند و هاوڕێی ڕۆشنبیری لە ئەوروپامان زۆر دەبێت، زۆر لەوە ڕاستەقینەتر دەبێت کە لە هاوڕێی سیاسەتمەدارەکان. سوپاس بۆ بەڕێز ئیحسان عوسمان شانۆکار کە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بووی بە هیوای کاری باشتر و کاری جوان.